ئەمە نازەیە لە دەوام دانیشێ بەس ئەخوات و یاری کاندی کرەشەکە معاشەکەشی 850,000 ئامەش کازیوەیە کازیوە ڕۆژتا ئێوارە بە دیار کۆمپیوتەرەکەوەیەتی لەبەر ئیش مەجای نییە سەری خۆشی بخورێنە معاشیم داماوە 500,000. ئەگەر موچەکانیان ئاشکرا بێت لۆ خراپترە تەقێتەوە. حکوومەتی بەریتانیا تەکنیکێکی تازە بەکارەهێنێت تاوەکو مافی کارمەندەکان بپارێزێت ئەویش ئەوەیە کە نابێت موچەی هیچ کارمەندێک شاراوە بێت واتە لەمڕۆ بەدواوە کاتێ هەلی کارێک بڵاوەکرێتەوە ئیتر ئەوە نەما بنووسرێت موچە لە کاتی چاپێکەوتن دیاریەکرێت بەڵکوە بێ موچەکە بەڕوون و ئاشکرا بنووسرێ ئەجا ڕجای خواتان لە یەکەم مەپرسن 5 ساڵی ترم کاتانە خود لەکوێیە بینیتەوە. ئەمە توانەکانی منە و ئەمەش ئەو موچەیە کە شایانیم تەنانەت بەریتانیا ئەوەشی کردووە بە مەرج کە کارمەندێک ئەتوانێت بەراوردی موچەکەی خۆی بکات بە کارمەندێکی تر کە هەمان ئیشی ئەوە کات ئیتر ئێستا موچی شاراوە نەما کاندی کرەشەکەش هەڵگرن بۆ ماڵەوە.